لە مانجی ڕەمەزاندا کۆمەڵێک گۆڕانکاری بەسەر شێوازی ژیانماندا دێت. کاتەکانی خواردن دەگۆڕێت، کاتی نووسن و هەروەها گۆڕانکاری بەسەر ئەو کار و چالاکیانەدا دێت کە ئێمە لە ڕۆژی ئاساییدا جێبەجێ دەکەین. بە هەمان شێوە کۆمەڵێک کەسانێک هەن کە چەند نەخۆشیەکیان هەیە، پێویستیان بۆیە ڕێنمایی تایبەتیان هەبێت لە مانجی ڕەمەزاندا چۆن بتوانن هەڵسوکەوتی لەگەڵا بکەن. بۆ ئێمە بەرنامەیەمان تایبەت کردووە بەو کەسانەی کە پێویستیان بە ڕێنماییە، ئایا بە ڕۆژوو بنیان بە ڕۆژوو نەبن، هەروەها چۆن بتوانین کاتەکانی خەوتن و خواردن و وەرزشکردنمان لەم مانگەدا ڕێک بخینەوە. یەکێک لە خاسیەتەکانی جەستە خۆگونجاندنە لەگەڵ بارودۆخە جیاوازەکان تا بتوانێت بەردەوام زیندە چالاکیەکان بە تەواوەتی ئەنجام بدات. لەگەڵ هاتنی مانجی ڕەمەزان بەشێکی زۆر لە کار و فرمانەکانی خانە و ئەندامەکانی لەش گۆڕانکاریان بەسەردا دێت. ئەمەش لەبەر ئەوەی کات و ژمارەی ژەمی خواردنەکان دەگۆڕێن. هەروەها کوالیتی و کاتی نووسنیش گۆڕانکاری بەسەردا دێت. جگە لەمانە کەسانێک هەن کە نەخۆشی درێژخایەنیان هەیە و دەبێت دەرمان وەربگرن. لەم مانگەدا ئەوانیش پێویستیان بە خۆگونجاندنێکی نوێ هەیە تا بتوانن بە ڕۆژوو بن. سەرەتا بابزانین کێن ئەو کەسانەی کە پێویستە ڕێنمایی تایبەت وەربگرن کە ئایا دەتوانن بە ڕۆژوو بنیان نا. دکتۆر دەشتی بوستانی سەرۆکی بەشی نەخۆشیەکانی هەناوە لە نەخۆشخانەی ڕزگاری. دەمەوێت پرسیاری لێ بکەم تا بزانم کامانن ئەو نەخۆشیانەی کە کەسی توش بوو پێویستە بە ڕۆژوو نەبێت. دکتۆریان ئێوە لە چه حاڵەتێکا بە کەسێک دەڵێن بە ڕۆژوو مەبە؟ لە ڕاستیدا ئەو نەخۆشانەی کە پێیان دەڵێن بە ڕۆژوو مەبە ئەوانن کە نەخۆشیەکی درێژخایەنیان هەیە، وەکو نەخۆشی پەکەوتنی گورچیلە کە پەکەوتنێکی گورچیلەی متەوەسط یان متەقەدم بی، عەجزێکی قەلبی متەوەسط یان متەقەدم بی، هەروەها ئەوانەی تووشی نۆرەی دڵ دەبن خلالی 3 مانگ نابی بە ڕۆژی بن، ئەوانەی نەخۆشی شەکرێن هەیە لە جۆری یەکەم نابی بە ڕۆژی بن، لە منداڵیەوە توش دەبوون پێویستیان بە سێژەمە خواردن هەیە و دەرزی لێدان شەکرەیان دادەبەزی. ئەوانەی جۆری دووەمیان هەیە 20 ساڵ 30 ساڵە نەخۆشیەکان هەیە، تەسیری کردوتە سەر تۆڕی چاویان، تەسیر کردوتە سەر گورچیلەیان زەعیف بووە، زولال هەیە لە ناومیزیان، ئەوانەش نابی بە ڕۆژی بن. کەسانی توشبووی نەخۆشی شەکرە زیاتر مەترسی دابەزینی ڕێژەی شەکری خوێنیان لەسرە. دکتۆر دەشتی دەربارەی شەکرە و ڕەمەزان زانیاری زیاترمان دەداتێ. ئەو کەسانی کە نەخۆشی سەرعیان هەیە یان جەڵتەی دەماغیان هەیە گەشتیانێ ئەوانە نابی بە ڕۆژ بن، چونکە دابەزینی شەکر لە خوێن دەبێتە هۆی ئەوەی کە تووشی گەشتکەی تر بن و ئەو کەسانێک کە دەرمانەکانیان بە شێوەیەکی ڕێکوپێک پێویستە بخۆن ڕۆژێ 6 سەعات جارێک، لەبەرەوەی بە ڕۆژی بوون لە ڕەمەزانی ئەگەر لە هاوین بوو 16 ساعت لەوانەیە بگاتە 17 ساعت ئەوانە ناتان بە ڕۆژی بن و مەجای ئەوەش تێدا نیە دەرمانەکەیان بۆ نمونە کەسێک کە نەخۆشیێکی بەرزبوونەی پاڵەپەستۆی خوێنی هەیە ڕێژەیەکی کەم، لەوانەیە بە ڕۆژی بوون وای لێ بکە پێویستی بە دەرمان نەبینان، لەوانەیە ئەو کەسەی شەکرەیەکی کەمی هەیە کە دەرمان بە دەرمان کۆنتڕۆلکراوە لە ئەسنای بە ڕۆژی بوو لەوانەیە پێویستی بە دەرمانیش نەمینێتن. بەڵام ئەوانەی کە نەخۆشیێکی شەکرەی زۆر توندیان هەیە یان ئەوانەی نەخۆشیێکی ئیلتیهاباتێکی زۆر توندیان هەیە، لەوانەیە ئەگەر دەرمانەکان بە 4 سەعات یان 6 سەعات جارێک وەرنەگرن ئەوە تەسیر لە تەندروستیانەکە، ئەوانە نابی بە ڕۆژی بن. جگە لەوەش ئەوانەی کە زۆر ئیشی قورس دەکەن و لەبەر ڕۆژن پێویستە یان شوێنی کارکردنیان بگۆڕن، بۆ نمونە لە سێبەردا بێت، چونکە لە هاوین ئەمە دەزانین کە ئەوانەی کە لە بەرڕۆژن و ئارەقە دەکەن ڕێژەیەکی زۆر ئاو لەشیان نامینێ و خاستان عەمەلە و کرێکار و ئەوانە
ناتوانن بە ڕۆژی بن یان دەبی ئیش نەکەن یان شوێنی کارکردنیان دەبی لەبەر سێبەربی و هەروە موبەریدە و تەکیف و تەبرید و ئەو شتانە هەبی لەبەرەوەی بەو گەرمایە هاوین بە ڕۆژی بوون ناکرێت ئەوە هەمان شێوە ئێوە ڕێنماییشتان هەیە بۆ ئەو کەسانی کە کێشە تەندروستیەکان بەو شێوەیە نییە لەوانەیە بتوانن دەستکاریەکی عیلاجەکانی بکەن و بتوانێت بە ڕۆژ بێگومان ینی ئەوانەی کە نەخۆشن ئەمە ئەوانەمان باس کرد لەوانەیە 15-25 نەخۆشەکانمان بن بەڵام 15 دەتوانن بە ڕۆژی بن ئەوانەی شکرێکی کۆنتترۆل کراویان هەیە زەختێکی کۆنتترۆل کراویان هەیە نەخۆشیەکی دڵ لێ کۆنتترۆل کراویان هەیە یعنی خەفیفە متەوەست و بەرز نییە نەخۆشی جەڵتەی دەماغی وتمان نابی بە ڕۆژی بی بەڵام ئەگەر نەخۆشیەکی بۆ نمونە پارکنسۆنی هەبیتن و کۆنتترۆل کابی بە دەرمان ئەتوانی بەڵام گەشتکە ناتوانانی بە ڕۆژی بی بۆ نمونە ینی هەر نەخۆشیەک ئەوەی خۆی هەیە بەس پێویستە پێش ڕەمەزان ئەوانەی نەخۆشی درێژخانە هەیە بچنە لای پسپۆری تایبەتمەندی خۆیان بۆ ئەوەی ڕێنمایی تایبەت بە گۆڕینی کاتی وەرگرتنی دەرمان وهروە ئامۆژگاریەکان بۆ نمونە پێویستە نەخۆشی شەکرە بزانی کە لە ئەسنای بە ڕۆژی بوو شەکرەکەی دابەزی بۆ ئەوی بەخۆ لە خۆ نەچی و تووشی هایپۆگلایسیمیە دابەزوونی شەکر لە خوێن نەبی و نەگاتە تەواریەوە پێویستە دەم و دەست بە ڕۆژەکەی بشتێنی لەوانەیە شەربەتێ خۆشتێکی شیرین بخوا هەتا تووشی مزعافاتی خراپی نەخۆشیەکانی تەنانەت ئەگەر هاتوو بە ڕۆژوش بێ پێویستە چکلێتێکی لە گیرفانە هەبێت بێگومان بۆ نمونە بەسیترین ئەوانەی کە شەکریان هەیە باسی شەکرەمان کرد گۆڕینی بۆ نمونە کەسێک شەکرەکەی لە باش کۆنتترۆل کراوە و ڕێنمایی پێدەدەن کە بە ڕۆژوو بێت جگە لەوەی کەوتمان دائیما بێ ئەوەی لە خەیاڵا بێنەوە شەکرێ بێتە خوارەوە و تووشی کارە ساتێک بێ ئەی لە شێوازی پارشێوکردنەکەی و بەربانکردنەوەکەی کەسە بێگومان برسیە بێ و ڕێژەی شەکر هاتنە خوارەوەی لەوانێ لەوان دووجار ینی لەبەرەوەی ئەوان پێشتر دەرمانی وەردەگرن ڕێنمایی چێ بۆ پارشێ و بەربانگەکەیە پێویستی بۆ بردنە تەواری دەبیتن هەروەها ینی بەرزی و نزمی شەکر تەسیر لە بینینیش دەکاتن کە بۆ نمونە پێش ئیفتار شەکرەکەی زۆر کەمە پاش ئیفتار شەکرەکەی زۆر بی تەسیر لە عەدەسەی چاو دەکات بینینیشی لێڵ دەبی بۆیە پێویستە بە شێوەیەکی تەدریجی ینی بە ڕۆژ بشێنی و دەرمانەکانیش دەتوانی کە دوو جارە بی خاتە پاش ئیفتار و پاشیوان بەو شێوەیە دەتوانی کۆنتترۆل بکە و هەروەها زیاتر فەحسەکانی بە شەو بکە ینی پاش ئیفتار بە 2 سعات پێویستە ئەوە بکە و لە سحوریش پێشەوەی ینی خواردنی پاشی بخوا باشترە فەحسە شەکرەی بکە ئەگەر هەستی کرد شەکرەکەی زۆر بەرزە ئەو کاتەیان دەبی بە ڕۆژی نەبییان دەبی پاشیوەکی زۆر خەفیف بخواتن هەتا دەرمانیشی خوارد زۆر زیاتر بەرز نەبتەوە یان بە پێچەوانەوە ینی دەرمانەکە بخوا خواردن نەخوا لەوانەیە نیوەڕۆ شەکرەکەی دابەزی و تووشی دابەزینی شەکربی لە خۆی واتە ڕێنمایی لە پزیشک وەربگرێ و بەردەوام ئاگای لە خۆی بێت لە تەقیمکردنی لە ڕێی چێکی شەکری ناخوێنی و هەروەها ئاگای لەوەش بێت کە لە کاتی ناخواردن و بەربانگ و پارشێوەکەشیە خواردنی مناسب و زۆر شەکر بێگومان وە زیاتر فەحسەکانیشی لە شەو بیکانەک بە ڕۆژ چکە بە ڕۆژ لەبەرەوەی برسیەتی بە ئەکیدی شەکرەکەی باش دەبی بەس ئەو بۆ نمونە باسمان کرد ئەو 16 سعاتێک کە بە ڕۆژی بووە 8 سعاتەکەی دی 2-3 فەحسی شەکرەکەی بچکە ئەو وەختانە شەکرەکەی بەرز دەبیتن بۆ ئەوانێ بە ڕۆژی دەبن ئەگەر فەحسیان لە ئەسنای بە ڕۆژی بوون کرد دەرێت شکەرەکەم باشە بەس ئەگەر فەحسی سێمانجی لۆ بکەین دەبینین زۆر بەرزە کەواتە کۆنتترۆلەکەی لە دەستدا. هەندێک جار دەبینین و دەبیستین کە نەخۆشەکە گرنگی بۆ ڕێنماییانە نادا و بەردەوام دەبێت لە ڕۆژووگرتن. ئەمەش پەیوەندی بە تێڕوانین و هەزری کەسەکەەوە هەیە دەربارەی ڕۆژووگرتن بە شێوەیەک وا دەکات کە ڕۆژووگرتنەکە کاریگەری خراپی هەبێت لەسەر چارەسەرەکەیان. بۆیە دەبێت بزانین ئاینی ئیسلام دەربارەی ئەم جۆرە هەڵس و کەوتە چی دەڵێت. ڕۆژوو واجبە هەر کەسێک 4 مەرزی هاتەجێ یەکەم مسلمان بێ دووەم عاقڵ بی سێەم تەمەنی بلۆغی بوو بیتن چارەم توانێت جەستەیی هەبیتن هەر یەکێک لەو خەلەلانە پەیدا بوو ڕۆژوو واجب نابیتن
خاڵی چارەمی کە تااقەتی جەسەدیە پەیوەستە بە جەسەدی ئینسانەوە کەواتە هەر کاتێک ڕۆژوو کاریگەری نەرێنی لەسەر لاشەی ئینسانیەوە هەبوو جاچ لە ڕێی نەخۆشیەوە بیان لە ڕێی هەر شتێکەوەبی ئەو کاتی ڕۆژوو وازبنە لەسەر ئەو کەسێک کە بە ڕۆژوو ئەبیتن لە بۆ دەستنیشانکردنی کە ئایا ڕۆژوو لە بۆ لاشەی ئینسان خراپە یان خراپ نییە ئەو ئینسانە دەتوانی لە ڕووی تەندروستیەوە بە ڕۆژی بیان بە ڕۆژی نەبی بۆیە لە ڕوانگەی ئیسلامەوە واجبە هاوڵاتی بە تایبەتی ئەوانەی نەخۆشن کاتێک دکتۆرێکی پسپۆری شارەزای مسلمان دەستنیشانە کاتن کە نابێ بە ڕۆژبی واجبە دەبێنە فەرەکە گوێڕایاڵی بکات و بەگوێ بکاتن لەبەرچی چونکە پاراستنی جەستەی ئینسان واجبە مەتەلەن ڕۆژوو واجبە بەڵام هەر کاتێ 100% زانیمان دکتۆرێکی پسپۆر باسی کرد کە ئەو ئینسان ئەگەر بە ڕۆژوو بی زیانی تەندروستی پێئگاتن ئەو کاتی گونەحبارە بیتن کە بە ڕۆژوو بی زۆر لە خەڵک هەیە مەتەلەن حەزیان لێیە زۆر ئینسانی مسلمانن زۆر ئینسانی دیندارن دەبینی دکتۆر چەندین جار ڕێنمایی ئەکاتن ناکرێت بە ڕۆژوو بی لەبەرەوەی لە بن سەحەتی خراپەیان بۆ فلانی خراپە دەبینی نەفەرەکە بەگوێی ناکاتن سوورە لەسەرەوەی دەبێت هەر بە ڕۆژوو بیتن نە دەبێت نابێت لە بیرمان بچی هەمان ئەو شریعەتی کە بڕیاریدا بە ڕۆژوو بێ کا شریعەتی ئیسلامە هەمان شریعەتیش دەفەرمێ کاتێک دەزانی لە بۆ تەندروستی و قرابە نابێت بە ڕۆژوو دەبێت گوێڕایاڵی دکتۆری ئەگەر هاتوو ڕێنمایەکەی دکتۆری کە کاتەکەی دەگۆڕە ڕەچاو نەکەن و مەثەلەن تووشی زەرەری بەجسمی بگاتن گونەحبارە بیتن چونکە ئەو کاتی ئازاردانی جەستەیە ئازاردانی ڕۆحە لە ڕوانگەی ئیسلامەوە ئامانج لە ڕۆژی برسیبوون نییە يعني ئامانج لە ڕۆژوو لعلكم تتقون برسیبوون تەنها وسیلەیەکە تا ئەتو بگەی ئامانجێک بتوانی خۆت لە خراپە و خراپەکاری و هەموو شتێکی خراپ بپارێزی ئیزافەتەن هەز بە ئازار و مەینەتی و معاناتی خەڵک بکەی هەز بە ئازاری هەژاران بکەی ئەگەر هاتبە و ئامانج تەنها برسیبوون باە دەکرا لە کاتێکی دیکەش ئینسان ئەوەی خۆی تعزیب بدات و خۆی ئازار بداتن بەڵام بە هیچ شێوەیەک ئامانج برسیبوون نییە بەڵکو ئامانج ئەوەی ئینسان لە فەلسفەی ڕۆژەکەی تێبگاتن بەڵام هەر کاتێک برسێتیەکە لە زیاتی فەلسفەی ڕۆژەکەی ببێتە زەرەر بۆ سەر تەندروستی ئینسانەکە ئینسان نابێت بە ڕۆژوو بتنی بەرسایی جگەلەوەی کە لە کاتی بە ڕۆژوبووندا شەکری ئەمبارکراو بەکاردەهێنرێت بۆ پەیداکردنی وزە تا خانەکانی لەش لە چالاکیەکانیان بەردەوام بن وا دەکات کە کەسی بە ڕۆژوو زووتر هەز بە ماندووبوون بکات تێکچوونی کاتەکانی نووستنیش بارودۆخەکە قورستر دەکات لە شەوانی ڕەمەزاندا هاوڵاتیان زیاتر سەرقاڵی چوونە دەرەوە و مانەوە لە دیار پرۆگرامی تیڤیەکان و چاوەڕێکردنن هەتا کاتی پارشێ و بەمەش جۆر و ژماری کاتژمێرە گرنگەکانی نووستن تێک دەچن و لەوانەشە کەم ببنەوە بە تایبەتی بۆ فەرمانبەرێک کە دەبێت سبەی زوو بڕواتە سەرکارەکەی لە ئەنجامدا لەوانەیە نەتوانێت کارەکانی خۆی بەڕێک و پێکی ئەنجام بدات دکتۆر شاخەوانزەیی باس لە کاریگەری تێکچوونی کاتی نووستن لەم مانگەدا دەکات بە هەمان شێوە وەکو پسپۆڕێکی نەخۆشیەکانی هەنا و دڵ دکتۆر شاخەوان باز لە ڕۆژوگرتنی کەسانێک دەکات کە نەخۆشیەکانی دڵ و بەرزی فشاری خوێنیان هەیە هەموو مرۆڤێک پێویستی بە نووستن هەیە لانی کەم ڕۆژانە 6 ساعت ئەو 6 ساعتش پێویستە لەسەر یەک بێت نەک پچڕ بێت چونکە ئەگەر پچڕ بوو خەو خۆی زیاتر ئەمە دکتۆری مێش دەزانین بە زێمە شارەزایش باشمان هەیە لە مەرحەلەکانی خەو لە قۆناغەکانی خەو دوو قۆناغی قۆناغێک هەیە کە پێی دەڵێن قۆناغی ڕەپید ئای موڤمنت سلیپینگ یا ئەو قۆناغێک پاش 2 ساعت لە خەو دەست پێ دەکاتن بۆ ماوەی 2 ساعت 3 ساعت بەردەوام دەبێت ئەو کاتە مێشک دەگەڕێتەوە سەر حالەتی ئەوەی خۆی کە برێن بدایەتی ڕۆژ دەست پێ کردیا بەس بەداخەوە هەندێک کەس کە بە ڕۆژوو دەبیتن سیستمی خەوی خۆی تێک دەداتن ئەوەیە تا سعات 3 شەودا دەنیشی ئینتیزار دەکات پاشی و ببیتن و ئەوجە دوای دەست بە نان خواردن دەکاتن و دوای نێژی بەیان دەکات ئەوجە دێتن دەنویتن سعات 6 هەر دەستی دێتە دەوام کە من زۆر جار لە نەخۆشخانە تووشی ئەو کێشەیە دەبینین کارمەندێک شەو نەخەوتووە یان پزیشێک شەو نەخەوتووە بەیانی دێتە دەوام 3 سعات نووسیا خۆی ئەگەر نەگەی ئەو مەرحەلەی کە خەوت تەواو بیتن تووشی قراراتی غەڵەت دەبی ئەو هەر کەسە لە شوێنی خۆی قراری غەڵەت دەداتن بۆ نمونە پزیشێک کە نەشتەرگەریەک دەکات ئەگەر باش دەنووست بێت لەوانەیە نەشتەرگەریەکەی بە سەرکەوتوی ئەنجام نەدا یان پزیشێک لە ڕاوێژکاری دانیشتیا نەخۆش چارەسەر دەکات قرارەتەکانی غەڵەت دەردەستین یان لەو حاڵەتە دەبینم ئەو جۆرە ڕۆژیانە زەرەر بە خودی شخصەکە دەگەین لەگەر زەرەر بە کۆمەلگا دەگەینی پێویستە ئەو عادەتە تەرک بکەن کە هەتا
سێ شەو دابنیشن اینجا یەکسەر بچن بنون نەک چاوەڕێ بکەن هەتا سەعات سێ شەو دوایی بەلانی سێ سەعات بنون کە ئەو سێ سەعاتە بەشی ئەوەی ناکاتن مێشک بگەڕێتەوە کە دۆخی ئاسایی کە ڕۆژێکی نوێ بتانی بەو مێشکەی بەو سرحاتی ئەوە بکاتن لایەن دووەم گۆڕانی خواردن ینی کاتەکانی خواردن خۆی لە هەموو جیهان و لە سروشت خواردن دابش کراوە بۆ جەمی بەیانیان و نیوەڕۆ ئێواران خۆی ئەوانەی کە بە ڕۆژ دەبن پاشیوان نان دەخۆن پاشیوان هەیە دادەنیشی شوی قرس دەخوا بۆ برنج و مەرەگە دەخوا دواتر یەکسەر دەچی دەنوین ئەو حالەتە چ دەکاتن ئەو حالەتە سەمامەکەی لە بینی مەری و مەعیدەی ئەو سەمامە وەختی کە زەختی بکەوتە سەرێ تووشی خاوبوونەوە دەبێت کە تووشی خاوبوونەوە بۆ ئەو خواردنی ناو مەعیدەیە دەگەڕێتەوە ناو مەری کە تووشی کێشەیەش درێژ خایەن دەبێت پێ دەرێن جرد یعنی جرد مختصری گەڕانەوەی خواردنە لە مەعیدە لە بۆ سوورێنچک ئەمەش دەبێت هۆی برینداربوونی سوورێچک و لۆماوەیەکی درێژ خایەن تووشی مزعفات دەبی لەوانەیە سوورێنچی قەپات بی یان خوانە خواستە تووشی شێرپەنجەی سوورێنچک بیتن بۆیە بۆ ئەوەی کە خواردنەکان ئەوە بیتن ینی یەکسەر لەسەر خواردن پانەدادم حواڵە بکەن پاشیوان زیاتر شلەمەنی و ئەو شتانە بخۆن و خواردنی قڕز نەخۆن کە بزان ئەزیەتیان داتن یەکسەر لەسەری بنون دوایی ئەوانەی کە برێن زەبحەی سەدریان هەیە یان لێن نەخۆشی دڵیان هەیە تەسبوونی گۆڕەکانی دەمارەکانی دڵیان هەیە ئەوانە کە کەم خەون سترێسیان زیاد دەبیتن فسترێسیان زیاد بوو کە ئۆڕێدی مادەک هەیە لە جسم پێدرن ئەدرینالین نور ئەدرینالین ئەوانە زیاد دەکەن فزیاد بوون ئەوانە ئیشیان سێ دەوارەکان گورش دەکەنەوە تووشی کێشەی لەوانەیە زەبحەچی لۆ بێتن یاگەر زەبحەی هەبی تەجەڵتا ینی ئەمان هەم کاریگەری دەبیان یەکێک بەخۆی مەعیدەی تەواو نیە ینی گەدەی تەواو نیە خۆی ئەوانەی کە گەدەیان تەواو نیە کە تووش حالەت دەروین دەبن برێن ئەگەر قورحەی هەبیان شتێکی دەبینی زیاتر دەکاتن ئەوانەش هەمووی بە سترێس حساب دەکرێتن هەم برسی بوونەکە و هەم سترێسی کەم خەویەکە و ئەوە کە ئەوانە هەمووی تاسیر لە ینی بەرەو پێشچوونی نەخۆشیەکەی دەڕات ڕیبی معالج قراردا چێ دەتوانێت چونکە هەر نەخۆشە و بەخۆی ینی شتێکە خاص بەخۆی ینی هەر نەخۆشە و لە مەرحەلەیەکە تو ناتوانانی برێ ئەوانەی نەخۆشی دڵیان هەیە کەس ناوی بە ڕۆژی بی یان ئەوانەی نەخۆشی دڵیان هەیە هەمووی بە ڕۆژی بن خۆی دکتۆرەکەی خۆی دەزانین گەیشتە چ مەرحەلە خۆی ڕۆژی بوون تو ئەگەر حسابکەی ڕۆژانە 16 سعات هیچ ئاو ناخۆی هیچ ئەوە ناخۆی ئەمە بخۆی لۆ بەشەری ئاسایی زەختەکە دەکەوتە سەر گورچیلەکان بۆ منە نەخۆشی دلی هەیە حەبی میچکردن دەخوا بێ دەن مدەڕر دایروتیک ئەوەی دەخوا بخۆی ئەمە دەمانێت ئاوی زیاد لە لەشی دەبێت ئەو ئاوە زیادە لە ڕێکیەوە دەڕوا لە ڕێی گورچیلەکانەوە دەڕوا فۆ تو ئەگەر حەبی مدەڕر بخۆی و ئاو نەخۆی ئەمە هەڵبەت بە زیانەکی گەورە لە بۆ گورچیلە تەواو دەبی بەداخەوە ئەمە هەتا ئێستا خۆی ئەمە هەر قسەی بکەین کە پزیشک دەبی بەلایانی زانستی شتەکە باس بکەین دەبی ئەبحاس کرابی خۆت دەزانی بزانابیش دکتۆری دەزانی لە وڵاتان کە دەرمانە گیان حالەتێک دراسە دەکەن بەحسەشی دەکەن لەسەر 10,000 کەسی ئەو بەحسەی دێنن مقارن دەکەن ئایا ئەو 10,000 کەسێک کە بە ڕۆژوو بووینە چۆن دەرچوونە ئەوانەی کە بە ڕۆژوو نەبوونە چۆن بەداخەوە ئەمە ئەو بەحسەمان نییە ئەمە بە ژێرەی زانستیان لێک دەینەوە ئەوانەی کە نەخۆشی دلیان هەیە حەبی مدەڕر دەخۆن ئەستەمە بۆیان بە ڕۆژوو بن چونکە ئەو حەبە بەخۆی دەبتە وشک بوونەوەی جسمی بەخۆی ئاو ناخوا وشتیش دەبتەوە تۆ زەختەشی زیاتر داوێت سەر گورچیدا بەشێک لە هاوڵاتیان جگەل لە بەسەربردننی کاتەکانی شەوانی ڕەمەزان بە خواردن و یاسە و گەڕان کاتێکی گرنگیانە بۆ ئەنجامدانی وەرزشەکانی ڕۆژانەیان واتە لە مانجی ڕەمەزاندا واز لە وەرزش ناهێنن بە ڕۆژوو دەبن پاش بەربانکردن دێن وەرزشی خۆیان ئەنجام دەدەن بابزانین ئەنجامدانی وەرزش لە مانجی ڕەمەزاندا چۆن دەبێت چ کاتێکیش باشترین کات وەرزش کۆڵەکەیەکی زۆر گرنگی شێوازی ژیانی تەندروستە دەکرێت کاتەکانی وەرزشکردن لە مانگی ڕەمەزاندا بگۆڕێت بەڵام ئەنجام نەدانی وەرزش لەم مانگەدا دروست نییە فەرناس ڕاهێنەرە لە یەکێک لە هۆڵە وەرزشیەکانی هەولێر سەبارەت بەوەی کە چۆن و کەی و چ جۆرە وەرزشێک لە ڕەمەزاندا ئەنجام بدەین وەڵامی چەند پرسیارێکمان دەداتەوە فەرناسخان بەنیسبەت مانجی ڕەمەزان ئایا دەکرێت ئەو کەسەی بە ڕۆژووە بێت وەرزشەکانی خۆی بە تەواوەتی بکە ئایا هیچ گۆڕانکاریەک نابێت لە خشتەی ئەو وەرزشانی کە ڕۆژانە دەیکرد پێش مانجی ڕەمەزان
So basically, بە شێوەیەکی گشتی بۆ ئەو کەسانی لە مانگی ڕەمەزان بە ڕۆژوو دەبن و بەنیازن وەرزش بکەن ئاساییە لە کاتی ڕۆژیشدا وەرزش بکەن بەڵام دەبێت زۆر ئاگاداری و شکبوونەوەی لەشیان بن پێویستە لە کاتی بەربانگ تاوەکو پاشێ بەلایەنی کەم 3 لیتر ئاو بخۆنەوە وە خاڵێکی تری گرنگ ئەوەیە کە خواردنی باش و بەسوود بخۆن تاوەکو خۆراکی پێویست لەبەر ئەوەی وەرزشکردن بە گەدەی بەتاڵ و برسێتی ڕەنگە تووشی ماندووبوون و تێکچوونی هاوسەنگیان بکات و فشاری خوێنیان دابەزێنێت بۆیە ئەگەر خواردن و خواردنەوەیان باش بێت بە ئاسانی دەتوانن وەرزش ئەنجام بدەن و هەندێک وەرزشی ئاسایی هەیە کە دەتوانن بۆ ماوەی کورت بیکەن ئاسان ئەگەر کەسێک بیاوێ لە کاتی بە ڕۆژوبووندا بۆ نمونە بڵین چەند کاتژمێرێک پێش بەربان پێش ئیفتار ئایا دەگونجێ وەرزش بکە لەو کاتەدا؟ من دەمەوێت ئامۆژگاری وەرزشوانان بکەم کە وەرزشکردن 2 کاتژمێر بەر لە کاتی بەربانگ ئاساییە بەڵام نابێت وەرزشی گران و قورس ئەنجام بدەن وەک بەرزکردنەوەی قورسایی زۆر و ئەو وەرشانەی زۆر هیلاکیان دەکات و نابێت خۆیان زۆر ماندوو بکەن تەنیا پێویستیان بە هەندێک وەرزشی ئاسانە کەوا چەندی توانا و هێزیان هەیە و هەست بکەن لاشەیان بە چالاکی ماوەتەوە بۆیە تەنیا وەرزشی سووک و ئاسان پێویستە ئەنجام بدرێت و بۆ ماوەی چەند خولەکێک لە کاتی بەربانگ کەواتە ئەگەر ئێمە بینە سەر بڵین باشترین کات بۆ وەرزشکردن لە مانگی ڕەمەزاندا کەیە؟ لە کاتی بەڕۆژوبوون وەرزش ئاساییە بەڵام باشترین کات ئەوەیە دوای بەربانگ پاش خواردنی چەند دەنکە خورمایەک شیرینی و خواردنەوەی بڕێک لە ئاو و شلەمەنی وەرزش بکەن و پاشان پشوو بدەن و خواردنی خۆیان بخۆن چونکە یەکسەر دوای خواردن وەرزشکردن کارێکی گرانە لەبەر ئەوەی ئەو خواردنە ماوەیەکی پێویستە تا لە گەدە هەرز بکرێت زۆر باشە بازێک کەس پرسیار دەکەن دەڵێن سەر ڕای ئەوەی کە بە ڕۆژوو دەبین چێشمان زیاد دەکات وەرگمان گەورەتر دەبێت ئەوانە چ وەرزشێ بکەن یان هۆکارەکەی چی یەکەم جاروان لێدێ و دوایە چ وەرزشێک بکەن باشە بۆی لە مانگی ڕەمەزان لە باتیەوەی کێشیان بێتە خوارەوە کێشیان زیاد نەکە سەرەکیترین خاڵ پریتێلەوەی کۆنتترۆڵی خواردنی خۆیان بکەن بزانین چۆن خۆراکیان ڕێک بخەن بۆیە هەندێک خەڵک کێشیان دادەبەزێت بەڵام بەشێکی تریان کێشیان زیاد دەکات ئەوانەی کە کێشیان زیاد دەکات بڕەخواردنێکی زیاتر دەخۆن و بە تایبەت شیرنەمەنیەکان و بڕێکی زۆری شەکر بۆیە ئەگەر بتوانن خواردنی پرۆتین زیاد بکەن زۆر باشترە بۆ ڕاگررتنی کێش و پێدانی خۆراک بۆ ماسوولکەکانیان وەرزشیش پێویستە بەلایەنی کەم ڕۆژانە 25 خولەک وەرزش بکەن بۆ ڕاگررتنی هاوسەنگی لەشیان ئێستاش دەست دەکەین بە ئەنجامدانی هەندێک وەرزش کە دەتوانین ڕۆژانە بە ئاسانی و بە هەندێک کەرەستەی ئاسایی ئەنجامی بدەین چەند جوڵەیەکی وەرزشی تایبەت هەیە کە دەکرێت ڕۆژانە ئەنجامیان بدەین لە مانگی ڕەمەزاندا فەرناس ئەم جوڵە وەرزشیانەمان نیشان دەدا ئێستاش دەست دەکەین بە ئەنجامدانی هەندێک وەرزش کە دەتوانین ڕۆژانە بە ئاسانی و بە هەندێک کەرەستەی ئاسایی ئەنجامی بدەین وەرزشی یەکەممان بەو شێوەیە دەبێت پشتت ڕاست بێت و لاقەکانت بەو شێوەیە بجوڵێنیت بۆ ماوەی 20 چرکە پاشان 10 چرکە پشوو وەردەگریت وەرزشی دووەم ئەویش بە هەڵگرتنی ئەو قورساییە دەبێت پێیەکانمان بەم شێوەیە ڕاست دەکەین بەڵێ بۆ سەرەوە بۆ خوارەوە بەرز و نزمی دەکەینەوە تەماشاکەن ئەژنۆکان بەو شێوەیە دەبێت وەرزشی سێیەم بە هەڵگرتنی 2 دۆمبەڵەس ئەنجام دەدرێت دەستمان تا ئاستیشان بەرز دەکەینەوە و بۆ ماوەی 20 چرکە 10 چرکە پشوو وەردەگرین هەروەها لە بیری نەکەین لە نێوان وەرزشەکان هەناسەیەکی قوڵ وەردەگرین وەرزشی چوارەم بریتیە لە وەستان لەسەر هەردوو ئەنیشک و هەردوو پێ بۆ ماوەی 20 چرکە و بەرزکردنەوەی سەر بەو شێوەیە وەرزشی پێنجەم بۆ بەهێزکردنی ماسوولکەکانی سکە
کە لە سەدا 95 ماسوولکەکانی سک بەشدارن لە وەرزشە. بەو شێوەیە کە سنگ و هەردوو لاقمان بەرەو یەک دەجوڵێنین. Raise it up your legs. Good job. Your chest and your leg in the same time. Good job. Very good job. As you know, you have to feel the muscles of your abs. 5, 4, 3, 2, 1. Very good job. Good job. Stand up. Hold it down there. وەرزشی شەشەم بە دۆمبڵس ئەنجام دەدرێت. هەردوو دەست نزیکی لەش دەکرێتەوە، هەر جارە و دەستێک بەرز دەکرێتەوە بۆ ماوەی 20 چرکە و 10 چرکە پشوو وەردەگرین. And then one left. Good job. Keep it straight your back. Good job. You're not gonna move your back. You keep it straight your back. Your tummy inside. You raise it up your arms. Alternate. 5, 4, 3, 2. ئێوە دەتوانن پشوویەک وەربگرن لەم کاتەدا، بەڵام ئێمە وەرزشی حوتەم ئەنجام دەدەین. بەم شێوەیە کە لەسەر هەردوو چۆک و هەردوو دەستمان بوەستین و هەر جارە و قاچێکمان بۆ دواوە دەجوڵێنین. بەو شێوەیە بەردەوام دەبین و بەردەوام دەبین. بە هەمان شێوە 20 چرکە وەرزش و 10 چرکە پشوو. 5, 4, 3, 2, 1, and then switch. Switch. Good job. Keep going. Raise it more up. Very good job. 5, 4, 3, 2, and 1. Very good job. Back up. And ئەوەش this is چەند your وەرزشێک workout. بوو هیوادارم سوودی هەبوو بێت بۆ هەمومان. کە باس لە شێوازی ژیانی تەندروست دەکەین دەبێت خواردن و خەوتن و وەرزش بێتە بەرچاومان. خواردن لە ڕەمەزاندا هەمە جۆرە بە شێوەیەک کە سفرە و خوانی ماڵەکان و گەرمی بازاڕی خواردنگە و کافتریایەکان دەیسەلمێنن کە ڕاستە لە کاتی بە ڕۆژوبووندا نزیکەی 16 کاتژمێر هیچ ناخورێت و ناخورێتەوە، بەڵام بەگشتی لەم مانگەدا خواردنی بەکارهاتوو زیاترە لە چاو مانگەکانی تر. هەر بۆیە دەبینین کەسانێک لەم مانگەدا کێشیان زیاد دەکات، کەواتە زۆر گرنگە بە وریاییەوە مامەڵە لەگەڵ خواردنەکان بکرێ. گرنگیدان بە تەندروستیمان کارێکی گرنگی سەرشانمانە. لە پاڵ بە جێگەیاندنی ئەرکە ئاینیەکانیشمان پێویستە هەمیشە تەندروستی خۆمان و خێزان و کۆمەڵگاکەشمان لەبیر بێت.